سێ کەس لەسەر ڕژانی بەنزین کوژران و کچە مۆدێڵێکیش بۆ ڕێکلامکردن بەنزینی ڕژاند و هەرایی لە سۆشیال میدیا نایەوە. دوێنێ سامەران دارا کچە مۆدێڵ و ئەکتەری دیاری کوردستان لە گرتە ڤیدیۆیەکی ڕێکلامکردندا بۆ بەنزینخانەیەک دەرکەوت و بە دەستیان قاست بەنزینی دەڕژاند و تیایدا دەڵێت بەنزین دەڕژێنین و ناشکوژرێن. بەنزینیش ئەڕێژین و ناشکوژرێن. ئەم ڤیدیۆیە بەس بوو بۆ ئەوەی گڕ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەربدات و نیگەرانی فراوان لەلای هاوڵاتیان دروست بکات. لەسەر ئەم بابەتە نەبەز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر قسەی بۆ پایتەخت میدیا کرد و گوتی ڕێکاری یاسایی دژی ئەم کچە مۆدێڵە دەگرینە بەر و ڕادەستی دادگای دەکەین. بەنزینخانەکەش لەلایەن لیژنەکانی قایمقامیەتەوە دادەخەین. ئەم جۆرە ڕێکلامانە دەبێ بە شێوەی یاسایی بکرێت و ئەمەی کرا بە زاندنی هەموو سنوورێک بوو. و کەسێکەوە ئەو گرتە ڤیدیۆی تۆمار کردووە یاخود بەو کارە هەڵساوە ئەو ڕێکلامەی ئەنجامداوە کە ئافرەتێکە ڕەوانەی دادگا دەکەین بۆ ئەوەی بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ بکرێت. ئەوەی بینیمان بە زاندنی هەموو سنوورێکە ئەو جۆرە ڕێکلامەش بۆ هیچ کاڵایەک بۆ هیچ شتێک ڕێگە پێدراو نییە. هاوڵاتیان دڵنیا دەکەینەوە کەوا ئیجراعات بەرامبەر خاوەنی بەنزینخانەکە بەرامبەر ئەو کەسێ ئەو ڕێکلامەشی کردووە ئەنجام دەدرێ بە پێی یاسا. تا ئێرە بابەتەکە تەنیا قسەیە و وەک دەڵێن گوتی بوو. بەڵام دوانی وەڕۆی ئەمڕۆ هاوکێشەکە گۆڕانکاری بەسەردا هاتوو. لیژنەکانی قایمقامیەتی هەولێر بە هێزێکی ئەمنیەوە چوونە ئەو بەنزینخانەیەی گرتە ڤیدیۆکەی تێدا تۆمار کرابوو دایان خست و کەیسێکی یاساییش لەسەر ئەو کەسانە کرایەوە کە ڤیدیۆکەیان تۆمار کردبوو بەم ڕێکلامە بازرگانیە هەڵسا بوو. دوای داخستنی بەنزینخانەکەش لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان وا بڵاو کرایەوە کە سامەران دارا کچە مۆدێل لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراوە. بەڵام سامەران بە پایتەخت میدیای ڕاگەیاند من لە ماڵی خۆم و دەستگیر نەکراوە. هۆکاری فراوانبوونی کاردانەوەکان لەسەر ئەم ڕێکلامە بازرگانیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ماوەیەک لەمەوبەر بەهۆی ڕژانی بەنزین دوو هاوڵاتی عەراب کە یەکێکیان پاڵەوانی لەش جوانی عێراق بوو لەگەڵ کرێکارێکی کورد لە بەنزینخانەیەکی شاری هەولێر لەلایەن کارمەندی بەنزینخانەکە کوژران و ئەمەش کاردانەوەیەکی یەکجار فراوانی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان لێکەوتەوە.